سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بۆ جێبەجێکردن لەگەڵتان دەبم و تەوەری ئەم بەرنمەی ئەم جارەشمان ڕاگەاندنە. ئایا ڕاگەاندن چ کاریگەریەکی هەیە لەسەر کۆمەلگا؟ ئایا سۆشیال میدیا و میدیای ئەلکترۆنی چۆن دەتوانێت کۆمەلگا ئاراستە بکە؟ و بۆ تەوەری ئەم بەرنمەی ئەم جارەشمان میوانداری زۆر بەڕێز دارای مەلا شەفیقمان کردووە. بەخێربێی دەمەوێت لەوە دەست پێ بکەم ڕاگەاندن چییە؟ سەرەتا من زۆر سپاسی بینەرانی تەلەڤیزۆنی کەرکووک دەکەم و سپاس بۆ نۆبەرەی ئەم بەرنامە تازەیەی کە جەنابەت پێشکەشیەکەی و دڵنیام لە سەرکەوتنت لە جۆراوجۆری ئەو بەرنمەیە کە سوودی خۆی ئەبێ هەم بۆ ناو کۆمەلگا و کاریگەری خۆشی ئەبێ لەسەر هەموو ئەو دامەزراوە بە هەموو شێوازە جۆراوجۆرەکان. بەڵێ وەک لە سەرەتاوە کە بەڕێزت ئاماژەت پێدا بە نیسبەت ڕاگەیاندنەوە ڕاگەیاندن ئەمڕۆ کە هەمومان دەزانین چۆتە ناو هەموو کایەکان. ڕاگەیاندن ئەمڕۆکە وای لێ هاتووە هیچ لە زانستەکان ناتوانێ هیچ پێشکەوتنێک هیچ برەودانێک هیچ شتێ بکات بەبێ بوونی ڕاگەیاندن واتە ڕاگەیاندن بووە بە پێداویستیەکی حتمی. ئەگەر من هەر لەسەر ئەم تەوەرە ئەمەوێ سەرەتا ئاماژە بە شتێک بدەم. جەنابی مام جەلال لە ساڵی 2001 بۆ یەکەم جا بەشی ڕاگەیاندنی لە هەرێمی کوردستان لە زانکۆی سلێمانیدا کردەوە. بۆ ئەو ڕاگەیاندەی کردەوە لەبەر ئەوەی دەیزانی کە بایەخی ڕاگەیاندن چ کاریگەریەکی ئەبێ لەسەر کۆمەلگا و چ کاریگەریەکی ئەبێ بۆ ئەوەی کەوا نیشتیمانەکەی خۆمان خۆش بێ و چ کاریگەریەکی ئەبێ بۆ ئەوەی کە بتوانێ پەیامی گەلی کورد لە ناوچەکەدا بە کۆی جیهاندا بگەیەنێ. بۆیە بۆ ئەو مەبەستە لە 2001 بۆ یەکەم جار بەشی ڕاگەیاندنی لە زانکۆی سلێمانی کردەوە بۆ ئەوەی کە بتوانێ بە شێوەیەکی زانستیانە تەواوی پێداویست یا بڵێن ناوەڕۆکی هەموو پەیامەکان بە شێوەیەکی زانستیانە نەک بە شێوەیەکی هەڕەمەکیانە لەگەڵ واقع و ئەم سەردەما و بۆ ئەوەی کە بتوانێت ڕاگەیاندن لەبری ئەوەی کە کاریگەری خراپ لەسەر کۆمەلگا دروستکە لەبری ئەوەی وێنایەکی ناشرین پیشان بدا. بۆیە ئەو بەشی ڕاگەیاندنەی کردەوە بۆ ئەوەی کە بتوانێت وێنەیەکی جوان بەنسبەت ڕاگەیاندنەوە. بەڵێ ئێمە کە قسە لەسەر ڕاگەیاندن دەکەین دەبێت پێویستە سەرەتا ڕاگەیاندن بناسین، چونکە ئەگەر ئێمە ناسینمان نەبێ بۆ ڕاگەیاندن ئێمە ناتوانین ئەو ئامانجەی هەمانە بیپێکین. ئەنجام ئەگەر وەک کەناڵە باوەکانیش بێ یاخود وەکو میدیای نوێ کە تاک بەکاری دێنێ چی کەناڵە باوەکان ئەگەر خاوەنددارێتەکەی حزبی بێ گشتی بێ یا تایبەت بێ یاخود تاکێک ئەمڕۆکە کە سۆشیال میدیا لەم میدیای نوێدا کە بەکاری دەهێنێ ئەگەر شێوازی ئەتەکێتەکەی نەزانیە بەڵێ ناتوانێت ئەو ئامانجەی خۆی کە هەیەی بیپێکێ. بۆیە لەبەر ئەوە ئەو پێناسانەی کە لەسەر ڕاگەیاندن کراوە تاوەکو ئێستا پێناسەکان جۆراوجۆرن و نەبێ هەمووی کۆک بێت لەسەر یەک پێناسە و لەسرین بێ وەک چۆن لە بیرکاری یەک کۆ یەک دووەکە نەخێر. بە پێی سەردەم و ئەو ڕۆژگارانەی کە هاتووە پێناسەکان گۆڕانی بەسەردا هاتووە. مەسەڵەن بۆ نمونە سەردەمانێک سیستەمە سیاسیەکەی بۆ نمونە یەکێتی سۆڤێتی جاران باز بکەین کە سیستەمێکی سۆشیالیست بووە کە لە ڕۆژ ئاوا سیستەمێکی سەرمایەداری بووە هەر یەک پێناسەیەکی تایبەتی خۆی کردووە بۆ بواری ڕاگەیاندن یاخود بە پێی ئەو تیوێرانەی کە لە بواری ڕاگەیاندنیشە بووە. تیوێری دەسەڵات بووە، تیوێری لیبرالی بووە، تیوێری لێپرسرایەتی بووە، واتە بە پێی قۆناغ و سەردەمەکان گۆڕانکاری لە پێناسا یا لە ناساندنی ڕاگەیاندن کراوە. بۆیە لەبەر ئەوە سەردەمێک پێناسەکانی ڕاگەیاندن تەنها ڕەم بێ بریتی و بێ لە گەیاندنی هەواڵە. بەڵام کەچی لەم دواییەدا مەسەرەن پەرەی سندووە ڕاگەیاندن تەنها بریتی ئەرکی لەوە نییە بە گەیاندنی هەواڵەکان ئەو ڕووداوانەی کە ڕووەدا بەڵکو بریتیە لە کات بەسەربردن، بریتیە لە بازارکردن، بریتیە لە ڕیکلامکردن. بەڵام سەرەڕای هەموو جیاوازیەکانی پێناسەیەک بۆ ڕاگەیاندن لەلایەن هەموو بیرمەندانی بواری ڕاگەیاندن بەڵام لەسەر هەندێشت کۆکن وەک ئەوەی ئەبێ هەواڵەکان بابەتیان نەبێ، ڕازگۆیان نەبێ
واتە دەنگ و ڕەنگی هاوڵاتیان بێ بڵێ ئەبێ هەواڵەکە وەک خۆی زانیاریەکان وەک خۆی بێلایەنانە واتە بابەتی بوون هەمویان کۆکن لەسەر ئەمە بۆیە دەکرێت ئەو پێناسانەی کە هەیە من لە دیدی خۆمەوە سەرسامم بە یەکێک لەوتەی بیرمەندەکان کە پێناسەی ڕاگەیاندن بەوە ئەکا دەڵێ وەک چۆن ڕاگەیاندن وەک چۆن نەخۆشیێک کە بەپەلە دەگەیەنرێتە نەخۆشخانە مغەزیەک هۆکارە بۆ چاکبوونەوەی ئەڵێ ڕاگەیاندن ئەو مغەزیەیە کە چۆن نەخۆش چاکەوەکە بە هەمان شێوە ئەو خۆراکەیە بۆ هەموو خەڵکی واتە پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ خەڵکا هەیە ڕاگەاندن دەبێت بەردەوام پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بەڵێ ڕاگەیاندن خوی ڕاگەاندن چییە گەیاندن ئەگەر بێت و لە دیوە کوردەکەی وە خۆمان لێکدانەوەی بۆ بکەین ڕاگەیاندن واتە لە وشەی ڕاگەیاندن واتە گەیاندنی ڕایەکان واتە هەموو کاتێک چکو ڕاگەیاندن ئێستا لە هەندێک زانستان نە بەڵام ئێستا لە زانستی ڕاگەیاندن پەیامەکەی لە مرۆڤەوە بۆ مرۆڤە لە مرۆڤەوە بۆ مرۆڤە یعنی ئێمە ڕاگەیاندن هەموو کاتێ مامەڵە لەگەڵ مرۆڤدا دەکەین واتە هەر پرۆژەیەکی سەرکەوتوو ڕاگەاندنێکی سەرکەوتووی لە پشتەوەی بەڵێ هیچ دامەزراوەیەک هیچ کارێک سەرکەوتن بەدەست ناهێنێ بەبێ ڕاگەاندێ بۆیە ئەگەر ئەو پێناسەیە کە بڵێ ژیان بەبێ ڕاگەیاندن ژیان تاریکە چونکە هەموو زانستەکان تۆ بڕوانە هەموو زانستەکان یاخود ڕیکلامکردن یاخود بازرگانی یاخود کایە سیاسیەکان هەمووی هیچ کەسێک ناتوانێت پەیامەکەی بنێرێ ئێستا ئەگەر بێت و لە کۆی مرۆڤایەتی لە هەموو جیهاندا هەرچی ئامرازەکانی ڕاگەیاندن هەیە گشتی پەک بخەماوەی سەعاتێک ژیان هەمووی دەوەستیە کەس نازانێت لە دیوارەکەی ئەو دووچی ڕوئەدا بۆیە لەبەر ئەوە لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ هەندێک قۆناغی تازەی تر هاتووە ڕاگەیاندن ئەتوانم بڵێم بۆتە جێگرەوەی شەڕ سرنج ڕاشان بۆ پرسیارێک کاتی خۆی کە سۆشیال میدیا نەبوو و میدیا باوەکانیش تا ڕادەیەک بەو شێوەی ئێستا نەبووە ڕۆژنامەمان هەبووە بەڵام کاتێک کە ڕادیۆ دروست دەبێت ئەمە چ کاریگەریەکی بەسەر ڕۆژنامە و دواتر ڕادیۆ دواتر تەلەڤیزیۆن و بە شێوەیەکی گشتی میدیا باوەکان چۆن توانیوانە مامەڵە لەگەڵ یەکتری بکەن و بتوانن ئامانجەکان لەو ئامانجە نزیک بنەوەکە دایانناوە ئەگەر بێت و سەیری سەرهەڵدانی هەر ئامرازێکی ڕاگەیاندن بکەین لە سەردەمەکەی خۆی پەیوەستە بە سیستەمە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکەی مەسەڵەن بۆ یەکەم جا چاپخانە لە 1450 بڵێن کە گۆتنبەرگ کە چاپخانە ئەو کاتە ڕۆژنامە پەیوەندیەکانی ئەو سەردەمە لە ئاستی ڕۆژنامەدا بووە بەڵام وردە کە گۆڕانکاری لەسەر سیستەمە سیاسیەکان و ئابووریەکان و کۆمەڵایەتیەکان هات وای خوات ڕۆژنامە بە تەنها نەیتوانی بەو ئەرکەی خۆی هەڵسێ بۆیە بە پێی زەمەنی ئەو سەردەمەی خۆی لە بیستەکانی سەدەی ڕابردوو ڕادیۆ سەری هەڵدا لە دوای ئەوەی کە ڕادیۆش سەری هەڵدا لەگەڵ ڕۆژنامەدا وردە بە پێی ئەو گۆڕانکارەی سیستەمە سیاسی و ئابووری کۆمەڵایەتی کە هەبووە و کە گەشەی کردووە نەیتوانی لە ئاستی دابینکردنی پەیوەندیەکان بێت لە هەموو بوارەکانی ژیاندا بۆیە تەلەڤیزۆن سەری هەڵدا باشە کە تەلەڤیزۆن کە سەری هەڵدا ئەو کاتە کە تەلەڤیزۆن سەری هەڵدا یەکێک لە بیرمەند و زاناکانی ڕاگەیاندنی ئەو کاتەی مەکلوهان ئەڵێ هەموو جیهان بووە بەلادەیەک هەموو جیهان بۆتە لادەیەک لەبەر ئەوەی جاران خەڵک لە دەیەک بوو مەسەرەن ئاگادیاری چییە بوو چی نابوو ئەوانە بەڵام وردە پەیوەندیەکان وای خواست وردە سیستەمە سیاسیەکە وای خواست وردە سیستەمە ئابووریەکە وای خواست کەناڵە باوەکانیش نەیانتوانی فریا بکەون بۆیە پێویستی بەوە دەکرد کە ئامرازێکی تازە بێت کە ئەویش بریتیە لە سوشیال میدیا بۆیە ئێستا ڕەخنە لە قسەکەی مەکلوهانە گیرێ کە دەوترێ هەموو جیهانی وەکو لادەیە کردووە چکو زۆر جار لە لادێ لەو سەری دێ ڕووداوێک ڕۆدا ڕەم بێ بە کاتژمێرێک تۆ نەزانی ڕەم بێ بە ڕۆژێک نەزانی لەو سەر دێ بەڵام ئێستا لە دیدی من
سوشیال میدیا هەموو جیهانی کردووە بە خانوویەک بە ماڵێک لە شوشا بۆیە ئێستا دیوارەکانی بینمان هەموو تاکەکان ئاگاداری یەکترین لە ڕێگای سوشیال میدیا یا لە میدیای زۆر باشە. چ کاتێک میدیا دەتوانێت ئامانجەکەی بپێچێ؟ چ کاتێک میدیا بەڕاستی پرسیارێکی گرنگە ئەگەر بتەوێت بۆ ئەوەی کە بزانین میدیا چ کاتێک دەتوانێت کاریگەری خۆی ئەمە دوو سەرەیە واتە کاریگەریەکانی میدیا لەسەر خەڵک و کاریگەریەکانی خەڵکش لەسەر میدیا، یعنی پێمان وان نەبێ تەنها میدیا ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەر خەڵک و خەڵکش بە هەمان شێوە کاریگەری هەیە لەسەر میدیا. چۆن؟ ئەگەر بێت و بۆەوەی لەسەر ئەم تەوەرە بە وردی قسەکەی یا لەسەر ئەم پرسیارە بە وردی قسە بکەین، دەمەوێت بە قسەیەکی ئەرستۆ مەسەڵەن فەیلسوف ئەرستۆ قسە بکەم. ئەرستۆ ئەڵێ چی؟ ئەرستۆ دەڵێ پێویستە هەموو کاتێ ئەوە بوتریە کە پێویستە، نەک تەنها ئەوانە بوتریە کە ئەزانرێ. کەواتە ئەمە یەک. وە لە لایەکی تر بیرمەندێکی باری ڕاگەیاندن هەیە. ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر کەناڵەکان پێیان وابێ بە هیچ کاس بە هیچ شێوەیە سەرکەوتوو نین، ئەگەر پێیان وابێ بەو شێوەیە کار بکەن کە خەڵکی چۆن بیرەکاتەوە. بەڵێ ڕاستە تۆ ڕێز لە بیرکردنەوەی خەڵکی ئەگری، بەڵام ئەبێ کەناڵ بزانێ خەڵک چۆن ئاراستاکە بە پێدانی زانیارێکە. مەسەڵەن بۆ نمونە دۆزێک دێتە پێشەوە، دۆزێکی گرنگ دێتە پێشەوە، بە تایبەت ئێمە ئێستا ئەگەر لەسەر کوردستان قسەکەین و بە تایبەتتریکەین ئەگەر لە شاری کەرکووک قسە بکەین. مەسەڵەن بۆ نمونە کاتی هەڵبژاردن تێ ئەگە بە نمونە وەرگرین، ئەمە بابەتێکی گرنگی هەستیارە. لەم شێوە سیستەمانەی ئێمە لەم وڵاتە تازە پێگەیشتوانە زۆرینەی خەڵک ناچێتە سەر سوڕقەکانی دەنگدان کە بچن دەنگدان، بەڵام کەچی لە وڵاتە دیموکراتەکان لە سەتا هەفتای خەڵک بەشدارە بێت لەو پرۆسەیە. باشە لەوانەیە خەڵک چی ئەڵێ؟ مەسەڵەن بۆ منومنە یەکی ئەڵێ ناچم، یەکی ئەڵێ ئەچم، یەکی ئەڵێ زەربی لێدەم، یەکی ئەڵێ کەواتە ئایا ئەی میدیا چۆن مامەڵە بکە بۆ ئەوەی بتوانێ ئەم ئامانجەی خۆی بپێکێ، بتوانێ زۆرترین خەڵک، چونکە ئێمە دەڵێن ڕایگشتی مەبەست نییە لە سەد خەڵک، واتە زۆرترینی خەڵک بەو ئاراستەیە بەرین ئەگەر نمونەی هەڵبژاردن بکەین. چۆن ئەیبین؟ بۆیە ئەو بیرمەندە ئەڵێ سەرکەوتوو نین ئەو ڕاگەیاندانەی ئەگەر بیانێ بەو ئاراستەیە ئیش بکەن کە خەڵک چۆن بیرەکاتەوە. واتە ڕاگەاندن دەتوانێت ڕایگشتی دروستکە. بەڵێ یەکێک ئەگەر وەکو هەڵبژاردن کە بێنین، مەسەڵەن بۆ نمونە کە باسی هەڵبژاردنمان کرد کە ئێمە لەم شوێنە حساسین کە شاری کەرکووکە، مەسەڵەن پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دینامیە پەیوەستە بە باری دەرونی کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی و ڕۆڵی سەرەکی چێ ئەیبینێ؟ ڕاگەیاندن چۆن ئەم ڕۆڵە ئەبینێ؟ مەسەڵەن بۆ نمونە من بۆیە ئەم نمونانم باس کرد کە دێمە سەر شاری کەرکووک، ئێمە باسی باواقعکەین. باواقع ئێمە لە ژیانێکا دەژین خەڵکی کەرکووکە، خەڵک کەرکووکین کە خەڵکی کەرکووکین، ڕاگەیاندن چ ڕۆڵێ ئەبێنەیە بۆەوەی ئامانجەکەی بپێکێ ئێمە زۆرترین خەڵک بەرینە سەر سوڕقەکانی دەنگدان. چۆن ئەتوانێ ئەو ئامانجە؟ ئەبێ بیرمان نەچێ ڕاستە حیزب پێویستی بە خەڵکە، خەڵکیش بە هەمان شێوە پێویستی بە حیزبە، بەڵام ڕاگەیاندن دێ چۆن ئەم پەیامە دەگەیەنێ کە چەند خەڵک بەشدار بێ لە پرۆسەی سیاسیە، چەند حیزبێک کە دەنگی زۆری نەهێنا ئەو حیزبە ئەوەندە بەهێزتر دەبێت. سەر بۆ نمونە ئێمە تاوەکو ئێستا مەترسی معلومکردنمان لەسەرە، زۆر مەترسی یابیری شۆفێنیمان لەسەرە، بەداخەوە کە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن هێشتا ئەمانە ماوە. باشە ئەگەر ئێستا ئێمە بێت و حیزبی لێ دەرکەین، حزب نەمێنێ لەم شارە حەزەکەی با هەموو بنکۆبارەکانی بڕوە، بەڵام ئێمە بە نوێژنی مەڕۆ پەلامارە درێن. ئەی ئێستا هەر بچووکترین شت ئەبێ، مەسەڵەن بۆ نمونە ئێستا لەم شارە بچووکترین ڕوودا و کە ڕوو ئەدا کە مەترسیەک بێ لە لادەیەک ناخۆشیەک ئەبێ لە سەیتەرەیەک کە ئاستەنگ دەکا، خەڵک پەلاماری چۆدا؟ خەڵک ڕوو لە بارەگاکانی بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەکە لە شاری کەرکووک. واتە بۆیە لەم حاڵەتەیە میدیا چۆن ئەتوانێ ئەم پەیامە بگەێنێ، بڵێ چەند یەکێتی بەهێز بێ
ئەوەندە دەتوانێت یەکێتی زیاتر خەمخۆر و فریای ئیشەکان و هەموو شتێ بکەیە بەڵام ئەمە چۆن دەبێت ئایا میدیاکانی یەکێتی نیشتمانی کوردستان توانیویانە ئەو پەیامەوەکو خۆی بگەێنن؟ من دێم ئەلێرا بڵێ ئەگەر بێت و ئەگە هەڵبژاردنەکان باز بکەین یاخود ئەگەر لە سەرەتا هەندێک بڕیار هەبوو کە لە پەرلەمانی عێراق شۆفێنی ئەوەی کە ئێمە ڕۆڵەی کۆمەڵی ڕۆڵەی بەتایبەت لە مامۆستایانمان و ئەوانە شەهید بوو بڵێ هەر هەموو ئەو چێ مەسەڵەن ئێمەی هەموو ڕژاند و بچین لەبەردەمی پارێزگار مەسەڵەن ئەو وەختەکەین بکەین هەموو بریتی بوو لە میدیا بەتایبەت کەناڵی کەرکووک با ئێمە بیرمان نەچێ ئەگەر مێژووی ئەم کەناڵە ئەگە جوان بیری لێ بکەینەوە لە هەموو قۆناغ و سەردەمەکانی خۆی کاریگەری خۆی بۆ نمونە بەبیرم دێ مەسەڵەن کەمادەی ١40 خەڵک بۆ ناوەکان هەموو خەڵک بەبێ جیاوازی چاوەڕوانی ئاگاداریەکانی ئەم تەلەڤیزۆنەی کەرکووکێ کرد وە لە هەموو هەڵبژاردنەکانە بەشایەدی هەموو خەڵک بەشایەدی نەک هەر لێ پرسراوەکانی شاری کەرکووک لایەکانی تر داوا کراوە کە هەموو کاتێ لە کاتی هەڵبەتی هەڵبژاردنەکانە بتوانن لاسایی تەلەڤیزۆنی کەرکووک بکرێتەوە بڵێ تەلەڤیزۆنی کەرکووک جگەل لەوە مەسەڵەن تەلەڤیزۆنی کەرکووک نەمزانیوە تا ئێستا ئێمە لەم شارە خۆتەزانی فرەنەتەوەی عەرەبیتایە توقمانیتایە ئاشوریتایە بەڵام هیچ کەسێک لەسەر ئەم کەناڵە یا پەیامێکی ئەم کەناڵە مەسەڵەن نەچووە خەڵک بژێتە سەر شەقامەکان و یا سکاڵات تۆمارکەن و مەسەڵەن نەتەوەیەکی تر یا مەزهەبێکی جیاوازی تر بەڵکو ئەم کەناڵە سەرڕای ئەوەی کە ڕاستە کەناڵێکی کوردیە بەڵام هەمیشە هەوڵی داوە کە زمانی واتە چەپکە گوڵەکەی مامی پاراستووە و بۆتە کۆی ڕەنگەکانی کەرکووک و پاراستنی ئەو پەیامەی کە لە ڕووی میدیاییەوە لەسەرێتی بەڵێ لە ڕووی میدیاییەوە ئەگەر تۆ ئێمە بیری لێ بکەینەوە تاکە کەناڵێک کە لە شاری کەرکووکە تاکە کەناڵێک کە هەموو نەتەوەکانی ترکە بەسەر بووە بە ئاوێنە و ڕنگدانەوەی بۆ هەموو نەتەوەکانی تر بڵێ لە کەناڵی کەرکووکە خۆی بینیوێتەوە ئەنجا بۆیە لێرە ئەگەر بێنە ئێمە سەر ئەو کاریگەرانەی کە چۆن میدیا دروستی ئەکا لەسەر خەڵک و خەڵک چۆن دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر میدیا بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر وابزانام چەند میدیایەک ڕۆڵی زۆر خراپیان بینی لە گواستنەوە و ڕووماڵکردنی ڕووداوەکان لە کەرکووک کە بووە هۆی ئەوەی ترساندن و تۆقاندنی هاونیشتیمانیان ئەنی ئەمە ڕۆڵە گرنگەکە یا ڕۆڵە ڕاستەکەی میدیایە خۆی ئەگەر ئێمە باس لە مۆدیلی میدیا بکەین لە کوردستانە مۆدیلەکە مۆدیلێکی حزبیە واتە خاوەندارێتی هەموو کەناڵەکان هیچی ئەهلی نییە هەمووی حزبیە واتە ئێمە ئێستا بۆ نمونە ئەگە بەراورد بە عێراق وەرگین کەناڵێکی هەیە کەناڵی عێراقیە عێراقە کەناڵێکی گشتیە پەیوەستە بە سیاسەتی حکوومەتەکەەوە چێ سەرۆک حکوومەت بێ چێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ ئەو پەیامی ئەو کەسە پەخشەکە واتە ئەوەی کە ڕۆی کۆتایی پێدێ لەگەڵ ئەو کەسە مامڵەکە واتە هی گشتیە لە هەندێ لە هەرێمی کوردستانە هەمووی مۆدیلی ڕاگەیانی ئێمە مۆدیلێکی حزبیە ئەگەر بێت و تەمەشاشکەین بەداخەوە حیزبەکانی ئێمە خۆت ئەزانی ئەو هەموو ناکۆکی و ململانەیە کە هەیە ڕنگدانەوەی لە چۆن ڕەنگەداتەوە ڕنگدانەوەی لە پەیامی کەناڵەکانەوە ڕەنگەداتەوە ئەمە یەک خاڵێکی تر ئەگەر بێت و باسی ئەو ڕووداوانەی دوای 16 ئۆکتۆبەرکەین خاڵێک هەیە زۆر گرنگە بە پێی ئەو زانیارانی کە من هەم بووە بە پێی ئەو کاتە یەکێ لە برایانی بڵێن نەتەوەکانی تر وتویانە هیچ کاتێ کورد بەقەت ئەوەندە عاقڵ نەبووە وەکو یەکێتی وەکو کەناڵەکەی کە هەوڵی داوە خەڵک لەم شارە بمێنێتەوە چکو بۆ یەکێک ئەگەر هەر تەمەشا بکەین لە دروستکردنی دامەزراندنی دەوڵەتی عێراق ماوەی ئەم 100 ساڵە هەوڵی ئەوەیان داوە کە ئەم شارە بە عەرەب بکرێ و ڕێژەی کورد لەم شارە کەم بێتەوە چونکە ژیان وایە ئێستا هەڵکەندنی هەر کەسێک کە چووە شارێکی تر بە زەحمەت ئەگەڕێت من نمونەیەکت بۆ باس دەکەم ئەگەر بیر بکەینەوە ڕژێمی سەدام حوسێن
کاتی خۆی هەموو لادیەکانی ئێمەی گواستەوە. بۆ لادیەکانی ئێمەی گواستەوە؟ لادیەکانی ئێمەی لەبەر چەند هۆکارێکی خراپ گواستەوە. یەکێک لەو هۆکارانە ئەو نەوانەی کە لێرە لەدایک نەبوونە لە لادیەکانی شاری کەرکووکە لەدایک نەبووە کە چۆتە ئۆردوگاکانی ئەو کاتەی بە تایبەت زۆرینەی لە هەولێر و لە سلێمانی ئێستا خەڵکی خۆی بە خەڵکی ئەوێ دەزانیە، چکو بۆ لەوێ لەدایک بووە، لەوێ ژیاوە، بەرژەوەندەکانی لەوێن بووە. بۆیە ئەم شوێنانەی لەبیرە چێتەوە. بۆیە ئێمە ڕەم بێ سەرکەوتوو نەبوێتین لە گەڕانەوەی خەڵک وەک پێویست بتوانین بەرژەوەندەکانی بکەین. بۆیە ئەمە ئەرکی ڕاگەیاندنە کە وەکو لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش کە هەوڵی کە دڵنەوایی ئەدا بۆ ئەوەی کە خەڵک نەڕوا، چکو خەڵک کە ماڵەکەی گواستەوە کە ڕۆی لەم شارە ئێمە خێزانێک کەمە بێت، چکو ئێمە ئیش لەسەر ژمارە ئەەکەین. پرسیارێکی تر زۆر گرینگە لە لای من کە ئێستا لە ناو گفتوگۆکەماندا دروست بوو. بۆچی کورد یا هەرێمی کوردستان نەیتوانیوە میدیایەکی نیشتیمانی دروست بکە کە بێتە دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی خەڵکی؟ میدیای حزبیمان زۆرە، بەڵام بۆ نەیتوانیوە میدیایەکی نیشتیمانی دروست بکرێت؟ بەڵێ پرسیارەکەت بەجێیە. ئێمە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 بەدواوە ئێمە ئەو ئازادیەی کە فەراهم بوو ئەو کاتە بۆ کەناڵەکانمان ئەو کاتە هاتە پێشەوە. کە هاتە پێشەوە لە ماوەیەکی زۆر کەم بەداخەوە شەڕی ناوخۆ دروست بوو. کە شەڕی ناوخۆ دروست بوو بۆیە میدیای کوردی گەشەیەکی سروشتی خۆی نەکرد. ئەو شەڕی ناوخۆیە هۆکارێک بوو بۆچی؟ هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ئەمەی ئێستەی لێ بکەوێتەوە، چکو ئێمە حکوومەتەکە لەت بوو. کە حکوومەتەکە لەت بوو ئیتر چی میدیا بمێنەیە؟ لە شەڕا چی دروستە بێ؟ ئەنجامی شەڕ بریتیە لە ماڵوێرانی، نەک ئەوە. مەسەلەن وای لێ کرد کە میدیاکان بە شێوەیەکی گشتی کە باز بکەین پەیامەکان گشتی پەیامێکی شەڕانگێزی بووە، پەیامەکان مەسەلەن پەیامێک بووە لەبەر هەڵ یەکشان. تاوەکو ئێستا ئەگەر ئێمە بیری لێ بکەینەوە ڕنگدانەوەی بەسەر تاکەکانی کۆمەلگادا هەیە. ئێستا من نمونەیەکت بۆ باس بکەم. سەیری ئەم میدیانە بکەین لە هەرێمی کوردستاندا. مەسەلەن میدیای معارەزە، ئەگەر تەماشای میدیای معارەزەکەین، مەسەلەن میدیای معارەزە مەسەلەن ئەم هەرێمەوە پیشانەدا کە جەهەنمە، بەڵام سەیرەکەی میدیایە کە ئەم حیزبانەی کە لە دەسەڵاتن میدیای دەسەڵات بڵێ سەیرەکەی ئەم هەرێمە بە شێوەیەک وای پیشانەدا کە ئەم دنیاە شامی شەریفە، نەهی ئەوی زۆر تەواوە نەئەمیش زۆر تەواوە. ئەمە یەک. دوو هەندێک شت هەیە بەداخەوە نەکراوە تا ئێستا، مەسەڵەن پەیمان نامەی شەرەفی نێوان ڕۆژنامەنووسان بێ، ڕاگەیاندکاران بێ، بۆ ئەوەی تۆ ئەگەر بتەوێ و نەتەوێ ئەگە بڵێن ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە ڕاگەیاندەکان بە شێوەیەکی سروشتی و تەندروستی نە. مثلا من نمونەت باسم لە زۆربەی وڵاتانی ئەوروپا ئەوانە کەناڵەکان بەم شێوەیەی وڵاتی ئێمە نییە، چونکو ئێستا بۆ لە ئەڵمانیا کێشە نییە، بۆ لە ئەمریکا کێشە نییە، بۆ لە بەریتانیا کێشە نییە، بەڵام کەناڵ هەیە، کەناڵی لۆکاڵیە، شەڕە و شەڕە نەوت و شەڕە هەموو شتەکان لەو کەناڵە. بەڵام کەناڵێکی تریان هەیە، کەناڵێکی مەسەلەن بڵێن جیهانیە وەکو ئەم کەناڵانی ئێمە. ئەوە سیاسەتی حکوومەتەکە وڵاتەکە لەوێ پیشانی جیهانەدا. بەڵام کێشە و مەشاکلە ناوخۆیەکانی تر زۆربەی کێشە ئیداریوینەکان دەیهێنە لە چۆ پیشانێدا لەو کەناڵە لۆکاڵیە مەحلیانەی کە هەیە. بۆیە ئەگەر بیر بۆیە لەبەر ئەوە ئێمە نەماتوە. ئەمە لایەک وەلایەکی ترەوە ئەگەری سێمە بێت و سەیری وڵاتێکی وەکو ئەمریکا بکەن. لە جەنگی جیهانی دووەم بەدواوە، چکو هەر شوێنێ کە جەنگی تیا بوو فەوزا دروستە بێ. ڕاگەیاندنەکانیان بریتی بوو لە ڕاگەیانێکی فەوزا لە دوای نەمانی جەنگ. ئێکە ڕاگەیاندنەکان کە بوو بە فەوزا واتە کۆمەڵگاش ئەبێ بە فەوزا. ئێستا بۆ نمونە بچۆ ناو بەیانی زوو هەڵسا، بچۆ بازار، بچۆ خوێندرگاکان، بچۆ ناو خەڵک، بچۆ دەنگ و باس چییە؟ خەڵک ئەو دەنگ و باسانە بازەکە کە شەو میدیا پێیداوە. بۆیە لە ئەمریکا چیان کرد بۆی کە تاز لە دەست ئەو فەوزایە، مەسەڵەن جێگری وەزیری دەرەوە وەکو بێلایەن لەگەڵ چەندان خەڵکی تر هەڵسان پرۆژەیەکیان داڕژ کردیان بە ئیلزامیە ئەبێ هەموو کەناڵەکانی ئەو سەردەما دەبێ ملزەم بن بە 8 خاڵدا ڕێژرا بۆ ئەوەی لە سایی ئەوە تا ئەمریکا لە فەوزای ڕاگەیاندن. بەڵام ئیستا لە وڵاتی ئێمە بەداخەوە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە، نەمانتوانێت چکو بۆ لەبەر ئەوەی ئەگەر ئێمە واقع باسکەین. من نمونەیەکت بۆ باسەکەم لەم هەرێمی کوردستانە بەل لە 2 ساڵێ پێش ئێستا ئەوە بوو خەڵکی شیلاتزێ
ڕاپەڕین بەرامبەر بە سوپای داگیرکەری تورک. باشە با ئێمە سەیری ئەم کەناڵە حیزبیانانەی خۆمان بکەین چۆن پەخشی ئەو پەیامانەیانە کرد وەچیان مەسەڵەن کەناڵ هەبوو پەخشی کرد پەیامێرەکەی گیرا، کەناڵ هەبوو مەسەڵەن دەیانوت ئەمانە جێرە شێوێنن، کەناڵ هەبوو بێدەنگین وان بۆ ئەمە واقعی یەک گوتاری نییە لە نێوان میدیاکانی کوردستان. نەخێر تاوەکو ئێستا نەتوانراوە کە میدیا ڕاستە ئێمە وەزارەتێکمان هەیە بەناوی وەزارەتی ڕۆشنبیریەوە، بەڵام کێشەکە لەوەیە واقعی هەرێمی کوردستان دوو زۆنە، یعنی تا ئێستا ئەگەر بەڕواڵەت بێ ئەمە ڕادهێنا ئەوە یەک لایەکی ترەوە بۆی کە جوانتریش هەر بێڵێن یا ڕوونتریش بێڵێن ئێستا مەسەڵەن ئەو کەناڵانەی لە زۆنێکە پەیوەستە بە چی پەیامەکانی بە سیستەمی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی ئەو شوێنە، بەڵام کەناڵەکەی تر پەیوەستە بە سیستەمی سیاسی و ئابووری ئەو شوێنە. بۆیە ئێمە بۆ ئەوەی هەر کەناڵێک بناسیین وەک چۆن خۆمان بناسیین پێویستە بزانین سیستەمی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی ئەو شوێنە یەکسەر بریتیە لە ڕنگدانەوەی پەیامی ئەو کەناڵە. زۆر باشە. پرسیارێک کە زۆر لە لای من مەبەستە لە دوای پرۆسەی ئازادیەوە چەند کەناڵێکی بەناو ئەهلی دروست بوون کە پێیان دەگوترا کەناڵی هوەری یا کەناڵی دراما ئەم پشتانە. کاریگەری ئەو دراما دۆبلاشکراوانە لەسەر تاچی کوردی لەسەر کۆمەڵگەی کوردی و ئاراستەکردنیان کە تەمەشا دەکەی ڕنگدانەوەیەکی زۆر زۆری هەیە، درامایەکی تورکی دێنن دۆبلاژی دەکەن و بە ئێمەی دەفرۆشنەوە، درامایەکی هەندی. ئەمە چ کاریگەریەکی هەبووە، چ کاریگەریەکی نەرێنی هەبووە لەسەر کۆمەڵگای کوردی کامە زۆر زۆر پێویستە قسەی لەسەر بکەین. بەڵێ مرۆڤەکان هەمومان ئەزانین ئەمڕۆژیان جەنجاڵ بووە، خەڵک پێویستی بەوە هەیە کات بەسەر بەرێ، واتە کات بەسەر بردن یەکێ لە ئەرکەکانی ڕاگەیاندن بریتیە لەوەی کە دەستەبەری کات بەسەربردن بکا بۆ تاکەکانی کۆمەڵگا. بە تایبەت سەیرەکەی ئەمانە زیاتر لە چۆدا هەیە لە ناو گەنجان و هەرزەکاران زیاتر ئەمانە. ئەگەر ئێمە قسە لەسەر دراما بکەین پێش ڕاپەڕینەکە باسکەین، کەناڵی کۆنی هەفتاکان کەناڵی کەرکووک ئەو وەختە درامای کوردی هەبوو. من نمونەیەک باسەکەم، مەسەڵەن یەک لە دراماکان لەسەر خراپی ژن بە ژن لەسەر واقعی کوردستان درامایانە کرد. واتە کولتورە خراپەکە ئەو ژن بە ژنە بە دراما کە پیشانی هەموو خەڵکیانەدا لایەنە خراپەکانی چییە؟ مەسەڵەن لایەکیان هیچ کێشەی نەبوو، لایەکەی تر کێشەی هەبوو، لایەکەی تر ئەبوو بە هۆکاری ئەوەی لایەکەی ترشتا وردە وردە. ئەمە وەکو نمونەیە باسەکەم لە کۆمەڵگای ئەوەختە وردە وردە ئیشی لێکرد، ئەم درامێ ئیشی لێکرد وردە وردە توانی کۆمەڵگا ئەوە ناو کۆمەڵگان نهێنێ. باشە، بەڵام لە ڕاپەڕین بەدواوە بە هەمان شێوە کێشەکە لەوەیە لە ڕاپەڕین بەدواوە چەندین بەرنامەمانە بۆ وەکو بەرنامەی کەشکۆڵ، دواتر بەرنامەی بەرنامەی زەنگ کەمانە هەموو بەرنمەیەک بوون، هەم کۆمیدیا بوون هەم کۆمەلگایان ئاراستە دەکرد بەرە و خەتە باشەکەیە بەرە و شوێنە باشەکە. بەڵێ ئەجا لە ڕاپەڕین بەدواوە کە بە حکمی ئەوەی کە تەلەڤیزۆن کە بوو بە جیهانی ئەوانش کوردستان ڕێگای پێ بدرا واتە سنوور نەما. ئێمە کەوتینە بەینەی دوو ڕیانەوە، لایەکی بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا ئێستا مەسەڵەن دەیان بەرنامەی هەیە مەسەڵەن خەڵکی ئێمە تەمەشایەکە، لایەکی تریش کەناڵە کوردیەکان بەداخەوە بێ ئەوەی کە خەڵکی پسپۆر و خەڵکی دەروون ناس و خەڵکی کۆمەڵ ناس هەبێ بۆ ئەوەی کە دیراسەیەکی وردی جوانی کە کام لەو دراما هندیە، تورکیە، فارسیە، ئەمریکیە، مەکسیکیە کە وەریگەڕیتە سەر زمانی کوردی کە بگونجێن لەگەڵ ئەم کۆمەڵگایە، چونکە لەبەرەوەی هەمومان دەزانین هەر درامایە کە لە وڵاتێکەوە دەرەچێ بۆ کوێیکە بۆ وڵاتەکەی خۆی بۆ واقعی کۆمەلگاکەی خۆیەکە. ئەمە لەلایە و لەلایەکی تریشەوە بیرمان نەچێ هەر کەسێک بە تایبەت هەرزەکار کە سەیری فلیمێکی درامایی کرد ئەو فلیمە چی خۆشەویستی بێ، چی کوشتن بێ، چی کاری خراپ بێ،
ئەو هەرزەکارە کە وری دەیەوێ وەک خۆی جێبەجێیکە لاسایی کاتەوە لە ساڵی 1950 لە میسر لە یەکێ لەم درامایانە هەرزەکارێکی مسر چۆنی بینی ئەو فلیمە ئەمریکیە چۆن تاوانەکەی ئەنجامدا بە هەمان شێوە وەک خۆی تاوانەکەی ئەنجامدا کە بردیانە بەردەمی دادگا پرسیاری تاوانەکەیان لێکرد دانی بەوەدا لەژێر کاریگەری ئەو دراما ئەمریکیە ئەو تاوانەی ئەنجامدا وە خۆی بۆ نمونە لە حفتاکانە لە بەریتانیا چەندین ساڵ هەوڵیاندا کە فلیمی ئەمریکی نەچێتە وڵاتی بەریتانیا یا بەشێک لە تیرۆرە سیاسی سەرکردەکانی ئەمریکا پەیوەستە بەبینینی ئەو فلیمانە ئەنجا ئەگەر ئێمە بێنە سەر وڵاتێکی وەکو خۆمان خۆ ناکرێ ئێمە ئێستا لە خۆمانەوە هەڕەمەکی باسکەین بڵێن ئەم دراما کە وەرجەڕاونەتە سەر زمانی کوردی باشەی هەیە یا خراپەی هەیە ئەوانە من توێژینەوەیەک یەکێک لە مامۆستا بەڕێزەکانی زانکۆی سلێمانی دکتۆر کاروان مەسەڵەن بەستەرنامەکەی لەسەر کاریگەری ئەم فلیمە دۆبلاژ کراوانە هاتوونە چۆ وەرجداوە زانکۆکانی کەرکووک یعنی لەو تەمەنانە کەرکووک سلێمانی سڵاحەدین دهۆک ئەمانە مەسەن گشتی وەرجداوەنی یاخود مەسەلان ڕێکخراوی تر هەبووە ئەو کاتە لە 2011 ئەوانە کە کردویانە تێگەی توێژینەوەیان کردووە دیراسەی وردیان کردووە لەسەر کاریگەری ئەمە بۆ ئەوەی بزانرێ ئایا ئەم دراما وەرجێڕانە ئینیان چییە بۆ ئەو مەبەستە لە 1970 خەڵکی کورد پێی وابووە کاریگەری خراپی هەبووە لەسەر کۆی پرۆسەی پەروەرتە ئەو فلیمە دۆبلۆژکرانەوە چکو لەبەر ئەوەی نەگونجاو بووە لەگەڵ واقعی بۆ حکوومەت تا ئێستا نەیتوانی وە ڕێگری بکالەوەی کە دوای ئەوەی دراما دۆبلاژکراوەکان بینیمان کە ئێستا کچە مۆدێل و ئەم جۆرە کەسانە دێنە سەر شاشەی ڕاگەیاندنەکان و تەرویج بۆ کارەکانی خۆیان دەکەن ڕیکلام بۆ کارەکانی خۆیان دەکەن بە شێوەیەکی نەشیاو بەڵێ پرسیارەکە زۆر بەجێیە یەکێک من زۆر جاریتر لەسەر کەناڵەکان لە نووسینەکان و لەگەڵ یەکێ لە زانکۆکانی شاقسەم کرد لە ڕاگەیاندن هەندێک شت هەیە ئەگەر گریمان هەمومان ئەزانین ئەو یاسایانەی کە هەیە ڕم بێ ئەو یاسایانەی کە دەرچووە لە پەرلەمانی کوردستان هێشتا لەو ئاستە نەبێ پێویست بە گۆڕانکاری کا ئەمە خاڵێکی تر هەندێک شت هەیە لە کاری ڕاگەیاندن پەیوەستە بە ئیتیکی کاری ڕۆژنامەوانی ئیتیک چییە؟ ینی بریتیە ئینسان لە ناخی خۆی خەڵکەکە خۆی وجدانی زەمیری بۆ نمونە تاوەکو ئێستا بەداخەوە تاوەکو ئەم دەقەی کە من کەینەکەم ئەو پەیوەندیە تۆکمە و تۆڵە نەبووە لە نێوانی کەناڵەکانی ڕاگەیاندن و بەشەکانی ڕاگەیاندنی زانکۆکان مەسەڵەن بۆ نمونە ئەم توێژینەوەی کە من باسیەکەم ئەم توێژینەوەی ئەگەر بێت و پەیوەندی تۆکمە هەبێ لە نێوانی کەناڵەکان و لە نێوانی بەشەکانی ڕاگەیاندن ئەم توێژینەوانیان دەسەیە کە خوێندیانەوە کە کاریگەری چەند خراپی هەیە لەسەر تاک و لەسەر کۆمەڵگا و لەسەر لاساییکردنەوەی شتە خراپەکان ئەو وەختە خۆیان دەگەنە ئەو حقیقەتەی کە چ تاوانێکیان کردو جا ئەمە ئێستا ئەمە بخەبەڕ مەسەڵەن ئەم کاریگەریانەی کەوا ئەو دراما وەرجەڕاو زمان بە درامای کوردی خۆشمانەوە یعنی ئەمە پێشمان وانە بێ بڵێن درامای کوردی خۆشمان لە ئێستادا 100% هەمووی نەخێر ڕەمبێ درامای خۆشمان تا حدێک نەیتوانی بێ وەک پێویست لە بریوە ڕەمبێ کاریگەری خراپی بچە مەسەڵەن ئەڵێ لە 132 کچان فێرە جگەرە کێشان بوونە لە ئەنجامی ئەو دراما وەرجەڕاوانە بووە سەر نێرگەلەشی تێکەوتووە لە 164 گەنجان گەنجی ئێمە کە فێری نەرگەلە کێشان بووە لە نەتیجەی ئەو فیلمە ئێستا زۆربەی کۆڵانەکان بەداخەوە کە ئەڕۆی بەناو کۆڵانەکانە بە تایبەت هاوینان لە دەرەوە کۆمەڵێک گەن دانیشتووە خەریکی نێرگەلە کێشانە باشە تۆ بیری لێ بکەرەوە لە 164 گەنجی کورد فێری نێرگەلە کێشان بووە لە ئەجەچکو لە ساییە کاتەوە لە 132 کچانمان فێرە جگەرە کێشان بووە باشە لە 112 کاریگەری هەبووە لە پەیوەندی هاوسەرگیری چکو بۆ ئێمە بیرمان نەچێ هەر کەسێک کە بە دیقەت تەمەشای ئەوەی کرد وردە بۆ خۆی لە زەینی
لە زەینی ئەو کەسە جێگیرە بێ کە لە زەینی ئەو کەسە جێگیر بوو من خوێندومە بە پێی توێژینەوەیە کە لە ئەمریکادا کاتی خۆی کراوە لەسەر کاریگەری کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ مناڵ کاریگەری ڕاگەیاندن تاوەکو 6 ساڵ دەمێنێ بۆ گەورە 3 ساڵ دەمێنێ بۆیە زۆر جار ئێستا ئێمە وەک تاک هەندێ پەرچەکردارمان هەیە ڕەنبێ لەگەڵ خێزانەکانمان ڕەنبێ لەگەڵ مناڵەکانمان یا لەگەڵ خەڵکانی ترا ئەو کردارانەمان لە ئەنجامی بینینی ئەو فلیمانە بێ بەبێ ئەوەی لا ئیرادی بەبێ ئەوەی هەستی پێ بکەین ئەمەیە لە سەتا هەفدا کاریگەری هەیە بەسەر چییە؟ پەروەردەی مناڵ یعنی لە شێوازی چکو ڕم بێ پەروەردەی مناڵ لە کۆمەڵگای منە شێوازێک هەبێ لە وڵاتێکی تر کە ئەو فلیمە دۆبلاش کراوە کە مناڵەکەی پەروەرداکە شێوازێکی تر بێ بۆیە کاریگەری خراپی لەسەر حەفدا چکو دەبەرەی تۆ خەڵک چۆن نەتوانێت مەسەڵەن لادا یعنی تۆ بێ لادێ ئەمێ لە پەیوەندی کۆمەڵاتیەکان لە سەتا 12 کاریگەری خراپی هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندە چکو بۆ دەبینی تۆ لەو فلیمە دۆبلاش کراوانە دەیبینی ئەم لەگەڵ ئەو شەڕەکە و ئەو زۆر باشە زۆر باشە ئێ وەکو ڕاگەیەندکار وەکو سندیکای ڕۆژنامە نووسان بۆچی ئەنی ئەو بەرپرسیارەتی ئەخلاقیە کە حکوومەت ئاگدارکەنەوە یاخود بتوانن فشارێک لەسەر حکوومەتکەن کە ئەم جۆرە دراما و ئەم جۆرە کارانێک کە لە ڕاگەاندنەوە پەخش دەکرێت بتوانن سانسۆرێکی لەسەر دروستکەن من وەکو کەوتم هەندێ شت هەیە ئیشی چێە ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە چکو ئەلەوێ بەڕێوەبەرایەتیەک هەیە پەیوەستە بەوە ئەوە یەک ئێمە بیرمان نەچێ با ئاماژەیەکی ڕاستەقینە بدەین لە وڵاتی ئێمە ڕاگەیاندنمان بە هەندوە نەگرتووە لە وڵاتی ئێمە تا ئەم دەقەیە بە خودی کەناڵەکانەوە بە حکوومەتی شەوە تا ئەم ساتە وەختە پەیامی ڕاگەیاندنەکانمان بە هەندوە نەگرتووە بزانین کاریگەری خراپەکانی چییە ئێستا منوا ئاماژەم پێدا ئێستا ئەم دیراسانە کراوە کارەساتە بەڵێ یعنی ئەگەر زۆر شت جا دێمە سەر ئەوەکانی تر لە سەتا 6 پەیوەندی لە کاری خۆشەویستی هەبووە لە سەتا 51 خەڵک پێی وا بووە کاریگەری خراپی هەیە لەسەر کۆی پرۆسەکان باشە ئێمە لایەکی تر ئەم فلیمە دۆبلاش کراوانەی کە کراوە خەڵک پێ لە سەتا 38 خەڵک پێی وا بووە کاریگەری مەسەڵەن فلیمی دۆبلەشکراوی مەکسیکی کاریگەری خراپی هەبووە لەسەر ئێمە لە سەتا 1 خەڵکمان پێی وا بووە دۆبلاشکراوەکانی فارسی بووە لە سەتا 36مان پێمان وا بووە بە پێی ئەو ڕاپرسیانەی کە کراوە کە فلیمی تورکی هۆکاری خراپ بووە لە سەتا 15مان پێمان وا بووە کەوا فلیمی ئەمریکی دۆبلاشکراوەکانی کاریگەری خراپی هەبووە لە سەتا 10مان پێمان وا بووە کە درامای کوردیش هەر زیان بەخش بووە و لە سەتا 2مان پێمان وا بووە کۆریەکان زیان بەخش بووە بۆیە ئەگەر بێت و ئێمە قسە لەسەر باوەکان بکەین دەبێ کەناڵەکان ئەم کەناڵەکانی ڕاگەیان دەبێ هەمیشە بە بەردەوامی بەرنامەیان هەبێ لەسەر ئەمانە لەسەر کۆی ئەمانە و هەمیشە لە پەیوەندیدا بن لەگەڵ مامۆستایانی زانکۆ و هەمیشە دەبێ هەوڵدەن خول بکرێتەوە بەداخەوە تا ئێستا ئێمە من ئەگەر نمونەیەکی ترت بۆ باسکەم تا ئەم ساتە وەختە ئێستا ئێمە واز نەمەش بێنە ئێستا ئێمە بەڵایەکی تریشمان بۆ دروست بووە کە بریتە لە سۆشیال میدیا ویستم دوایە ئەمە پرسیاری ئەوە لێ بکەم ینی کاریگەریەکانی سۆشیال میدیا لەناو تاکی کۆمەلگا کە ئێستا سۆشیال میدیا لەناو هەموو ماڵێکدا هەیە و هەموو کەسێک دەبێت ینی دەتوانێت بۆ خۆی ببێتە ڕاگەیەندکارێک لەو ڕووداوانەی کە لەناو کۆمەلگە ڕوودەدا دەتوانێت بیگوازێتەوە لە ڕێگەی واڵەکەی خۆیان لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆیەوە ئەمە چ کاریگەریەکی خراپی هەیە سۆشیال میدیا کە من دێم قسە لەسەر سۆشیال میدیا واتە قسە لەسەر ئەم تەکنەلۆجیا نوێیەی گەیاندن ئەەکەین لە هەر وڵاتێک لە هەر کۆمەلگایەک ئەگەر تەکنەلۆجیایەکی نوێ هات ئەم تەکنەلۆجیا پێشکەوتووە لە ئاستی عەقڵی تاکەکان لە ئاستی ڕۆشنبیری خەڵک نەبوو لەبری ئەوەی لایەنە باشەکانی زۆرتر بێ لایەنە خراپەکانی زیاترە
ئێمە ئەگەر نمونێ بە بەراورد وەرگین ئێستا ئەو کێشانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو کێشانەی کە بچینە دادگاکان هێندەی لە وڵاتانی ڕۆژهەڵات هەیە یا لە ناو گەلی ئێمەشا هەیە ئەوەندە بەراورد بە گەلانی ڕۆژئاوادا نییە بووە لەبەر ئەوەی دەرکەوتن یا دۆزینەوەی بۆ پڕکردنەوەی پێستە پێداویستیەکانی ئەوان لە ڕۆژئاواوە سەرچاوەی گرتووە بۆیە ئەوان لە ئاستی دەتوانن لێی سوودمەند بن لە ئاستی پەیوەندی کۆمەڵاتیەکانیان بۆ سیاسیەکانیان بۆ ئابوووریەکانیان بەڵام ئێمە نەخێر بە پێچەوانەوە نەمانتوانیوە لەو ئاستە بین بەڵام هۆکارەکەی چییە؟ ئەگەر بپرسین هۆکارەکەی چییە؟ کۆمەڵێ هۆکار هەیە یعنی بەداخەوە ئێستا سۆشیال میدیا هەموو تاکێک بەکاری دێنێ چکو ئەگەر بێت و ئێمە بەراوردێ بکەین لە نێوانی سۆشیال میدیا لەگەڵ کەناڵە باوەکان ئێستا کەناڵە باوەکان بە ڕادیۆوە بە ڕۆژنامەوە بە تیڤیەوە خاوەنددارێتیەکی هەیە واتە ئەم پەیامانە هەمووی بە فلتەری خۆیدا تیاپەڕێ مەسەلەن هەوڵەدا پەیامەکانی بگونجێ لەگەڵ واقعی کۆمەڵگا هەوڵەدا بگونجێ لەگەڵ کەلتوری کۆمەڵگا شتێ مەسەل هەندێک شت هەیە نایکات ناتوانێ بیکات چکو بە چەندین فلتەرە پێی ئەوترێت دەرگاوان بەو دەرگاوانانە تێپەر ئەبێت پەیامەکە بەڵام هەرچی سۆشیال میدیایە بە تێچوویەکی کەم ئێستا ئێمە هەمومان بووینە لە ماڵەوە هەر تاکێک هەمومان بووینە بە خاوەنی کەناڵێک هیچ بە تێچوویەکی کەم کەناڵێکمان هەیە لەگەڵ یەک کلیکە بە هەموو شوێنێکی گەێنین باشە ئێمە تاوەکو ئێستا دەبێ بزانین لە بناغەدا یا لە بنەڕەتدا دەرکەوتنی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ چی بووە؟ بۆ شەڕجوێن بووە؟ بۆ یەکترشکاندن بووە؟ بۆ ئەوە بووە ئێمە ڕقمان لە یەکتری بێتەوە؟ بۆ ئەوەمان بووە کە ئێمە خێزانەکان لەبەر یەکتری هەڵبۆشێنینەوە؟ خۆکە لە بنەڕەتان لە ڕۆژئاوا کە لە ئەمریکاوە کە لەلایەن خوێندکارێکی زانکۆوە کە سەری هەڵداوە بۆ ئەوە بووە بۆ پەیوەندەکانی بووە وەلەوە دواوە وردە تێکەڵ بە بواری ئابووری بووە بە سیاسی بووە واتە لە ئەساسە بۆ کاری مرۆڤایەتی بۆ کاری باش بۆ کاری خزمەتگوزاری هاتووە دروست بووە بەڵام ئاخۆ ئێمە لێرە توانیمانە سوود لەلایەنە باشەکانی وەربگرین ئەمە پێویست بەواکە دەبێ هۆشیاری هەبێ ئەم هۆشیاریە چۆن پێیا ئەبێ ئەم هۆشیاری لە دیدی من زۆر پێویستە وەزارەتی پەروەردە بیخاتە بەرنامەی خوێندنەوە بۆ حتا وەکو مناڵی بچووک سەیرەکەی 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە ئەوانە مەرجە لێی بزانێ بەڵام ڕۆژانە 10 دقە چارەکێ زیاتر نا بۆ ئەوەی کە گەورە بوو لەگەڵ پێشکەوتنی ئەو تەکنۆلۆجیایە فریا بکەوێ چکو نابرێت تۆ بڵێ ئەمە مناڵە و بە هیچ شێوەیە دەستی لێ نەدا نا ڕۆژانە 5 خولەکە 10 خولەکە تا چارەکێ زیاتر مەسەلەن بۆی بچێتە نایەوە سەری لێ دەرکا وە شارەزایی هەبێ و بزانێ کە ئەمە چییە ئەمە یەک کە ئەگەر هاتوو تۆ هەڵسای خستە بواری خوێندنەوە لە پۆلی یەکی سەرەتایی 2 3 ئەوانە مناڵ وەری ئەگرێ کە وەری گرت دێن لە ماڵەوە باسی ئەکا و دەزانێت چۆن بەکاری بێنێ دەزانێت لایەنە باشەکانی چییە دەزانێت لایەنە خراپەکانی چییە ئەمە لەلایە و لەلایەکی تریشەوە دەبێت کەناڵەکان ئەم کەناڵەکانی ڕاگەیاندن بە بەردەوامی بەرنامەی تایبەت لەسەر سۆشیال میدیا بکەن زۆر باشە بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوا وە گفتوگۆکردنیش لەگەڵ تۆ زۆر خۆشە پەیامی تۆ بۆ ڕاگەیاندنەکان چییە لە ماوەی دەقەونیوێکە پەیامی من بۆ هەموو ڕاگەیاندکارەکان ئەوەیە ئەوانەی کار ڕاگەیاندکاران بۆ هەموو کەناڵەکان هەوڵ دەین زمانی درژ زمانی زبر بەرامبەر یەکتر بەکار نەهێنین هەوڵ دەین هەمومان کارێکی وا بکەین چووکە لەبەر ئەوەی ئەم هەرێمەی کە هەمانە یعنی ڕاستیە ڕاستە ڕەمبێ ڕەخنەمان لێ هەیە هەموو شتێکمان لێ هەیە ڕەخنەکانمان لە شوێن خۆیەتی ئەوانە بەڵام زمانی بەکارهێنانی ڕاگەیاندەکانمان نەبێتە ئاستێک ئەوەی کەوا کورت گشتی تیای زەرمەند بێ ئەوە خەوێکە ئەمە حەقا وە لێرشەوە مەسەڵەن دوا پەیامیشم بۆ لێپچراوان دەبێ هەمویان ئەو حەقیقەتە بزانن ئەم هەرێمە زۆر پیرۆزە سەردەمێ هەموو سەرکردەکانی کورد
ئاواتەخواز بوون لە چایخانەیەکە یەک کارمەندێکی بچووکی یەکێ لەو وڵاتانە تەنها قاوەیەکیان لەگەڵ بخواتەوە. ئێستا نوێنەری هەموو وڵاتانی زلهێز دێنە هەرێمی کوردستانە. ئەمە پیرۆزە و با بەهەند وەربگیرەیە. ئەمە لەلایە و داواکاریشم لە خەڵک ئەبێ هەموو خەڵک هەوڵدا بیر بکاتەوە لە فکر واتە ئیشکردن بە فکر نەکەوێتە ژێر کاریگەری سۆز و عەتف هەمیشە. ئەمیش بە چیوا بێت؟ بە خوێندنەوەی کتابە مێژوویەکان، بە خوێندنەوەی کتابە سیاسیەکان و هەروەها بە خوێندنەوەی کتێبەکانی ڕاگەیاندن. چونکو ئینسان ئەگەر مێژوو مەسەن بۆ نمونە من ئەگەر بمێە لە مێژووی ئەحزابەکان نەزانم و لە مێژووی شارەکەی خۆم و لە وڵاتەکەی خۆم و نەزانم ئەم سیاسیانە چۆن کاریان کردووە و ئەگەر نەزانم پەیامی کەناڵەکان ئایا چاواشەکاریە یا مەبەستی خزمەتکاریە، من ئەو وەختە زۆر بەڕوونی دەکەومە ژێر کاریگەری سۆزی عەتفی کەناڵەکان لە بری ئەوەی کە بیرکردنەوەم هەبێ بۆ شتەکان بە پێچەوانەوە ئەو وەختە ئەبێتە هۆکاری ئەوەی کە خۆڵکردنە چاو بۆیە لەبەر ئەوە ئەبێ هۆشیاری خەڵک زۆر گرنگە. زۆر باشە بەڕێزدارە. ئەمڕۆ خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستا گفتوگۆیەکی کراوەمان کرد لە ستۆدیۆی کەناڵی کەرکووک دەربارەی ڕاگەیاندن و کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانی ڕاگەیاندن و ماس میدیا و پەیوەندی نێوان جەماوەر و ڕاگەیاندن و ڕاگەیاندکاران. لێرەوە من دووبارە بە خێراتنت دەکەم. سوپاسدانەکەم وە سوپاسی ئەم بەرنامە نوێشەکەم. دڵنیام لە سەرکەوتنی جەنابیشت و هیوادارم پەیامەکەمان بەڕوونی گەیشتوێ. بینەرانی بەڕێز لێرەدا دێینە کۆتایی بەرنامەی بۆ جێبەجێکردن هەتا تەوەرێکی تر و چەمکێکی تر لە کۆمەلگادا کە بۆ جێبەجێکردن شیاو بێ و بکرێ و حکوومەت کاری لەسەر بکە. بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.